امید زت الاستربي راب واستن رزدار شيروان انوار كوراوشكري كتيا بانكين تايبات اللي قلمه ياك شيروان بخير هاتي سباس بو اماده بونا او مرحبا استاذ كاوا، شكرا لك وشكرا لفضائية سباس بو بريستانو وكنالي زور سباس بو اماده بونا وابو بس نواجي ياكما بحث كدي مختصره كرت كراوكا في رابورتي بو بجومان هاتنا بردستي واجي هونك وكو بانكين تايبات دكارن چاوا به هل سنگینن بو وی وضعی کنها کرتا بانکیا عراق تیده الحقيقة لراستيا دم بلين بانقا أهلية كان يان بابلين كرتي بانقي بشي قشتي بربري بشتي ولاتي شي برهم هنا صداصات ئێمڕۆ دەتوانین بڵێن بانکی ناوەندی پلانی تاکسازی گەورەی هەیە کە چەندین ئاڵنگاری لە بەردەمدایە لە کەرتی بانکیدا کە گونجاوە لەگەڵ کەرتی بانکی نێودەوڵەتیدا چونکە ئەوە ناتوانێت لە شوێن لەگەڵ دانێکار بکات کە لە شوێنێکدا مابێتەوە بۆیە کەرتی بانقی عراقی لە ڕاستیە شێروان ببوورەتە قەتعژکەم بەس ئەvە چەندین جارە بانکا ناوەندی وان جوورە پلانە ڕادگەهینە و دبێژێ کار پێ بکەم و ئەنجامێک ژێ دەرنەکەت ئەvە نیشانە شکستێنینە بوو بانکا ناوەندی هەر جارە بۆ ڕێیەکی هەر جارە بۆ سیستەمێکی هەر جارە بۆ کارێکی لە ڕاستیە من پێم وانییە کە ئەمە شکستە بە هیچ شێوەیەک لە ڕاستیە باسی کەشێکی ئابووری دەکەین کەشی وڵاتێک بە سەرانسەریەوە کە بڕە لە کاریگەری سیاسی و دەرەچی و لەگەڵیدا گەندەڵی دارایی هەیە کە کاریگەر ڕاستەوخۆی هەیە خوا پشتیوانی کەرتی بانکیەکان بێ کە کارەکانیان بە باشی بڕێوە دەبن بۆیە ئەو چارە سەرانەی کە ئێمە دەکەین پێویستی بە چەند هەنگاوێکیەک لە دووە یەکدا هەیە لەگەڵ دامەزراوە نێودەوڵەتیەکان و بانکە نێودەوڵەتیەکان و کۆمپانیا جیهانیەکاندا IFC بۆ نمونە بۆیە تەواوی وڵاتەکە لە دۆخێکی قەیراناویدا دەژی چۆن دەتوانین ئەم وڵاتە ڕزگار بکەین و لەو قەیرانە بێتە دەرەوە ئەگەر بەس کەرتا بانکی ئەم بەحەز بکەین ڕزگارکردنا کەرتا بانکی وەکەتە ئاماژە پێکردی bi vê rêyê bi hatina kompaniyayên biyanî bi hatina dezgehên navdewletî li jêr çavdêriya Emerîka hemî kengî dê bigehîne wê encamê hîç nebîtin ew rênmayên nûyê hatine dan ku yekê meha bêd ve divê bankên kerta taybet li Iraqê xwe bi sîstemên nû tûmar bikin kengî dê gehîne encameka bi wî awayî ku êdî bank bi sîstem kar bikin ئێمە باسی سەرەتاکە بکەین ئێمە دەڵێن کەرتی بانقیمان هەیە و بناغەیەکی هەیە ڕاهێنانی کردووە سیستەمی هێناوە چەندین ملیۆن دۆلاری خەرج کردەوە بۆ ئەوەی ئەو ژێرخانە ژمارەیە دابمەزرێنە بۆیە بانکی ناوەندی لەگەڵ ئۆلیڤەر وایمەن و کەیتو وەکو وتمان بانکی نێو دەوڵەتی و IFC چەندانیشتر کە 12 دامەزراوەی بانکیە لە ساڵی 2024 تاوەکو ئێستا پلانێکی داڕێشتووە و ئەو پلانش ئێمە دەبینین هەندێک جار کە زۆر توندە بۆ دەستنیشانکردنی جەدولێکی کاتی بۆ نمونە لە ماوەی مانجێکدا بۆ ئەوەی چاوەڕێ بکەین وەختێک و خوتوەکەوەها بەردەست بیتن یەک مەه بۆ هات بیتە دیارکردن ئێمە چاوەڕێ ناکەین ئێمەش دەمانەوێ کەرتی بانکی دابمەزرێنێ بە شێوەیە کە پارەی وڵاتەکە بپارێزێت و هانی هاتنە ناوەوەی پارەی گەندەڵی بدات بۆ هاتنە ناوەوەی سیستەمی دارایی و سپیکردنەوەی ئەو پارانە و دووبارە ئاڵ و گۆڕی پێ بکرێت بۆیە ئەمانە پێویستی بە جوودێکی هەمەلایەنە هەیە بەڵکو دەبێ حکوومەتیش بێتە ناوەوە
بۆیە سەرۆک ئەنجومەنی وەزیران سەرپەرشتی ئەو پلانە دەکات و کۆمپانیانی و دەوڵەتەکانی بە هەمان شێوە سەرپەرشتی دەکەن. دخوازیت ئەو دەستگەهێن ناودەوڵەتی و بانکێن ناودەوڵەتی بخۆ بکاتە پشتێک قەلغانێک ji bo ku nehête sizadan yan çi? ئێستا بەڕای شخصی خۆم دامەزراوە نیشتمانیەکان بۆ چوونی بۆ نمونە وردەکاریە دقیقەکانەوە هەڵدەسەنجێنە بۆیە ئەو پلانەی کە بە شێوەیەکی گشتی دانراوە زۆر نایابە زۆر دووربینە نامانەوێت کەرتی بانقیمان بە خێرا پێک بێت و دواتر پەشیمان بێتەوە بۆیە دەمانەوێت دەرفەتێک بدەین بە کەرتی بانقی بۆ ئەوەی پەرە بە تواناکانی خۆی با بۆ ئەوەی ئیلتیزام بە بنەماکانی حکومداری بکە کە ئەمە بنچینەی سەرکەوتنە هەروەها هەیکەلی مەجلیسی ئیدارە کە هاوشانی پێوەرە نێودەوڵەتیەکان بێت و ئەگەر نا هیچ سوودیش نایە بۆ نمونە سەرۆکی مەجلیسی ئیدارەیە کاریگەرینەوە بەسەر فەرمانبەراندا بۆیە ئەو پێوەرانەیە کە ئۆلیڤەر وایمان لەگەڵ بانکی مرکزی دایناوە چەند پێوەرێکی وردن دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنەکە پێویستە ڕەزامەندیان لەسەر بدرێت بۆیە ساڵانە 6 مانگ بوونی هەیە ئەویش بە ئامادەبوونی ئەندامی بانکی ناوەندی بۆیە بۆ چوونی خۆمت پێ دەڵێم دەبێ هەندێک بابەتی وردیشی بۆ زیاد بکرێ بۆ بەرەو پێشتون بۆیە لە ئێستادا پێوەرەکان بۆ پرۆژە بچووکەکان دانراون بۆیە گشت ڕێکارەکان بەڕێوەچوون بۆیە تاوەکو ئێستا دەستکەوتەکان لە ڕێگای وەبەرهێنانی دەرەچیەوە هیچمان نەکردووە. بانکە ناوەندی داخواز ji بانکان diketin sermayên xwe zêde bikin bû 400 milyar dînaran. Tu wekû rawêşkarekê yêketiya wan bankan, bankên taybet, bankên heyî deşên divê midda diyarkirî da yan midde jî nebît meftuh bîtin. Bigehne vê asta sermaya xwe ya zêdekirinê bilind bikin ya diyarkirî. بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە بە بۆچوونی ئێمە کەرتی بانقی ئاسان نییە ڕسمالەکەی بۆ 400 میلیارد بەرز بکاتەوە کە نەگەیشتەوە بۆیە لە هەمان کاتیشدا گفتوگۆ لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی کراوە وتمان هەندێک کاتیان پێدەدەین لە هەمان کاتیشدا لە نێو پلانی چاکسازی بانکیەکە هەندێک ڕێکار هەن کە پشتیوانین بۆ ئەمە بۆ نمونە یەکگرتن لە نێوان دوو بانکی عراقی دەبێت بۆ نمونە بانکی ناوەندی هەندێک بانکی ڕقەمی یان بانک کۆمپانیا دادنێ بۆ دەستنیشانکردنی بەکارهێنانی دۆلار لەگەڵیدا هەندێک بانکی ئەلکترۆنی ئەم یەکگرتنە ڕسمالەکە بەرز دەکاتەوە بۆ 400 میلیارد لە هەمان کاتیشدا ئەو سەرمایە بۆ نمونە حوکەمە بۆ نمونە کۆبنەوەی ئەندامانی هەردوو بانکەکە کە هەژماری هاوبەشیانە هەیە ئەمەش ڕێکارەکان و بەرزبوونەوەی ڕسمازیاد دەکات. ڕێکا دیژی بووەدانێ وەکو بانکێن تایبەت هەگەر هەنە شاب گەهتە 400 میلیاران استیعانێ کێ بکە بانکێن دەربە بکە یەن ناو دەوڵەتی بکە لەگەلوە بەشدار بیت مشارک بیت حتا بگەهنە ئاستا ڕێپێدایی دوی ڕەوشە عێراق تێدا دەرباز بیتن بانکێن بیانی ئامادەنە بێنە عێراقی کار بکەن لەگەل بانکێن عێراقی من پێم وایە لەم دۆخەدا بانکێکی کە سنووردا کراوە بۆ بەکارهێنانی دۆلار ئێستا هەوڵ دەدا دەرگاکە بکرێتەوە بۆیە ئێستا بە سزا هەژمار دەکرێت لەسەری لەگەڵیدا ئەو یاساشکێنانەی کە بانکی ناوەندی دیاری نەکراوە ڕوون نییە بۆیە ئەو سزایە لەسەر بنەمای هەبوونی گومان لە بابەتەکانە هەیە بۆیە بەشێک لەوانە
ئەگەر هاتوو بەشێک بێت لە بەجۆرە نیویۆرک نابێ ئەس بێژم پرسیارا من نەگەهشت کاک شێروان ئەس دووبارە بکەمەوە ئەس دووبارە بکەم پرسیارەکە زەحمەتە پرسیارەکە گەیشت زۆر زەحمەتە بانکێکی سنووردارکرا و بەشداری بانکی نێودەوڵەتی بۆ بێت لەم دۆخەدا بۆیە ئەگەر ئێستا ویستی یان بۆ نمونە بزانێت کە دەتوانێت ئامانجەکەی بپێچێت و ئەو پێوەرانەی بانکی ناوەندی جێبەجێ دەکات بۆ زیادکردنی سەرمایەکەی بتوانێت 2 ملیۆن و 400,000 دەتوانێت شکستی ناینیتن بانکی نافخۆژی نەشێن ئێکسەر من دەکات دیاری کرددا سەرمایە خۆ بگەهینە 400 میلیارد دینارە بەڵێ ڕابطەی بانکەکان نووسراوێکی کردووە بە سەرۆکی ڕابطەکە بەرزکراوەتەوە بۆ پارێزگاری بانکی ناوەندی وتی ئەم پلانە زۆر ئاستەمە جێبەجێکردنی و پارێزگاری بانکی ناوەندیش بەڵێنی داوە کە هەماهەنگ بێت و بە ئاراستەیەک نەڕوات بە شێوەیەک لە شێوەکان بۆ نمونە کۆبنەوەی ڕاستەوخۆی کرد لە ڕۆژی دواتردا لەسەر ئەو کتاب ئەو نووسراوە و وتی لەگەڵ هەندێک لایەنی ڕاوێژکاری کە ئەم پێشنیاریان خستۆتە ڕوو کۆبنەوە دەکات و لە هەمان کاتیشدا وتی هەوڵ دەدا هەندێک ڕێگە چارە و کات دیاری بکەن بۆ ئەوەی بتوانین بەرەو هەنگاوی چاکساسی بڕۆین لە نێویاندا شتێکت پێ دەڵێم کە زۆر گرنگە ئەوەی پێشنیارێکە بوو یان بڕیارێکە بوو تاوکو ئێستا ڕوون نییە دامەزراندنی سندوقێکی سیادی یان نیشتیمانی کە لەلایەن کۆمپانیا نەوتەکان و وەبەرهێنەران یان حکوومەت بۆ پشتیوانیکردنی بەرزکردنەوەی سەرمایەی کۆمپانیەکان ئەگەر هاتوو داوای پرسیار بکرێت بۆ کڕینی پشکەکان دەکرێت نرخی پشکەکان زیاد بکرێت بۆ نمونە لە 300 بۆ 400 فرست تاوەکو دەگاتە دینار ئەگەر بگاتە دینار زۆرێک لەو هاوڵاتیانە دەتوانن مساهمە بکەن تۆ ناتوانیت لە نرخێک بیکەیت کە کەمتر بێت لە نرخی بازار باشە هەنگوو وەکو یەکەتیە بانکێن تایبەت چ مەرجوو داخوازی هەبوونە ji bo ku bikarbin vê cêbecê bikin مەرجەکان بە شێوەیەکە سەرەتا دەبێ ماوەی ڕێپێدرا بۆ جێبەجێکردنی ئەو پلانە دەبێ ئاسان بێت لە هەمان کاتیشدا ئەو بانکێک کە ناتوانێت بڕیار بدات لە بازار بکشێتەوە یان خۆی هەڵوەشێنێتەوە یان بۆ نمونە مافەکانی خەڵک بڕوات بۆیە کاتێک کە باقێک هەڵدەوەشێتەوە ئەمە کاریگەری پێچەوانەی دەبێت بۆ سومعی بانکەکانی تریش چونکە پەیوەندی لە نێوانیاندا هەیە لە هەمان کاتیشدا کاریگە دەبێت بۆ سەر سومعی کەرتی بانقی لە وڵاتەکەدا بۆیە هەندێک کات دەبێت دیاریکرێکەوە زۆر گرنگە و ئێرەمەش ڕەنگە دووچاری هەندێک سزا بینەوە دەبێت کاتیان پێ بدرێت بۆ ئەوەی هەوڵدەن لی دەربچن بۆیە ئەو کەرتانی کە تۆ ڕێگای پێدەدەی وەکو حکوومەت دەبێت وەبەرهێنان لە عێراق بکات و داهاتی خەیاڵی دەبێت و دەبێت پشتیوانی بنیاتنانی کەرتێکی بانکی بکات کە خزمەتیان بکات ئەگەر هات و کەرتی وەبەرهێنان ئەمە بکات دەتوانێت پشتیوانی کۆمپانیا بچووکانیش کە ئێستا بانکی مرکزی هەوڵ دەدا دایمەزێت دەکرێت ئەگەر ئەم هەماهەنگێژە نێوان حکوومەت و دەستەی وەبەرهێنان و کەرتی بانکی بکرێت ئەگەر هات تۆ ڕاجیکێت و ئەگەر کاتی پێویست و بڵێ لە ماوەی ئەم مانگەدا یان هەڵۆشێرەوە یان ملیۆنێک و 200,000 ئەمە ئاستەمە شێروان ئەنوەر کۆ ڕاوێژکارە یەکەتیە بانکێن تایبەتە سپاس بۆ هاتنەوە ماندوو هەبن